پێشێلکاری یەکجار گەورەی مافی مرۆڤ کراوە. منداڵ هەیە کە فرێدراوە، منداڵ هەیە کە لی دراوە، منداڵ هەیە خنکێندراوە. هەوڵەکانی ئێوە چین بۆ کوردانی ڕۆژئاوا بۆ ڕۆژئاوا بەگشتی؟ بەڵێ ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT بەداخەوە تیمی مەیدانیمان نییە لە ڕۆژئاوای کوردستان و لە سووریا، بەڵام ئێمە لەگەڵ هاوبەشەکانی خۆمان لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا لە هەوڵداین هەموو ئەو پێشێلکاریانەی مافی مرۆڤ کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕۆژی 6/1ەوە ڕوویانداوە لە ڕۆژاوای کوردستان بە دیاریکراوی لە حەلەب، هەموو ئەو پێشێلکاریانە ئەدرێس بکەین، دۆکیومنتیان بکەین و لە ڕێگەی راپۆرتێکەوە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بگەێنین لەبەرەوەی پێشێلکاری یەکجار گەورە کراوە. زیاتر لە 150 منداڵ یاخود شەهید بووە، یاخود بریندار بووە، یاخود دەستگیر کراوە و کاریگەر بووە بۆ شەڕێک کە لەوێ ڕوویداوە. بە سەدان ژن لە حەلەب و بە هەمان شێواز لە ڕۆژاوای کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا کاریگەری ئەو جەنگ و ئەو شەڕیان لەسەر بووە کە چەکدار نەبوون، خەڵکی مەدەنی بوون. بۆیە ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ئەدرێسکردنی هەموو ئەو پێشێلکاریانەی مافی مرۆڤ، دیاریکردنی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بەرامبەر بە ژنانی ناچەکدار، بەرامبەر بەو منداڵانەی کە بەشێک نەبوون لەو شەڕە، بتوانین کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاگادار بکەینەوە لەو پێشێلکاریانەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویداوە. ئەگەر بە ئامارێکتان لەلابێت تا ئێستا چەند کەس دەستگیر کراوە لە ڕۆژاوا؟ خۆی تاوەکو ئێستا ئامارەکان هیچی دەقیق نین کە چەند کەس دەستگیر کراوە، لەبەرەوەی ئێمە شوێن بە شوێن دەبێت کۆی بکەینەوە. ئەو هەڵمەتی دەستگیرکردن و ئۆپەراسیۆنەی کە دەستی پێکردووە زیاتر لە 10 ڕۆژە کە دەستی پێکردووە، بۆیە ئێمە ئێستاش لە هەڵمەتی کۆکردنەوەی داتایەکەین بە تەواوەتیدا، بەڵام ئێمە ئەو داتایی کە کۆمان کردوەوە تاوەکو ئێستا تێبینیمان کردووە کە پێشێلکاری یەکجار گەورەی مافی مرۆڤ کراوە. منداڵ هەیە کە فرێدراوە، منداڵ هەیە کە لی دراوە، منداڵ هەیە خنکێندراوە، ژن هەیە دەست بەسەر کراوە و هەڕەشەی دەستدرێژی سێکسی لێکراوە، خەڵک هەیە هەر دەستدرێژی سێکسی بەرامبەر کراوە. ئێمە هەموو ئەوانەمان دۆکیومنت کردووە، لەبەرەوەی تیمی مەیدانیمان نییە لەوێ، ئەکسێسمان بۆ داتا تۆزێک قورسترە، بەڵام ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT پابەند دەبین بەوەی کە داتا پێشکەشی کۆمەڵگەی نێودەوڵەتی نێردە دیبلۆماسیەکان لە سووریا بکەین، وەک ڕێکخراوێک ئێمە بەشدار نین و ئێمە باز نین لایەندار نین لەو جەنگەی کە هەیە، بۆ ئێمە دەمانەوێت هەموو ئەو پێشێلکاریانەی کە کراوە دیاریان بکەین و کۆمەڵگەی نێودەوڵەتی هەڵوێستی لەسەر بنوێنێ، بەداخەوەی کە لە ڕۆژاوای کوردستاندا ڕوودەدات شۆکێکە بۆ هەموو خەڵک کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ هەڵوێستی نییە. ئێمە دەمانەوێت لە سۆنگەی منداڵ و ژنەوە کە پێشێلکاریان بەرامبەر کراوە لانی کەم وەک دۆکیومنتێک بمێنێتەوە ڕۆژگارێک بێ بەکار بهێنرێ ئەگەر لە ئێستاشدا هیچ هەڵوێستێکی جدی لەسەر نەنوێنرێت.